بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازوز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەزیزانی بەرنامەی ڕسەی زانایان سەلام و ڕەحمەت و میهرەبانی خدای گەورەتان لەسەر بێ شادومانین کە لە ئەڵقەیەکی تری بەرنامەی ڕچە لە خزمەتەوەی ئەزیز و خۆشەویستە بەردەوام بین. خۆشەویستان لە کۆتایی بەشی یەکەم ئاماژەمان بۆدا کە خدای یار بێ لە بەشی دووەم لە خزمەتی جەنابی مامۆستا سەیدا بەردەوامە بین. هەڵبەتە جەنابی مامۆستا هەر ئەوە بڵێن کە زیاتر لە 150 قوتابی لە سەر دەستی جەنابی مامۆستا بڕوانامەی زانستیان وەرگرتووە. زیاتر لە سەدان قوتابی جیابەجیا لە خزمەتی مامۆستا وانە شەرعیەکانیان خوێندووە. جابۆیە لە شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان زۆرێک لە مزگەوتەکان قوتابی جەنابی مامۆستا دەست و ڕۆڵیانتیا دیارە. ئیلا یان لە میحراب یان لە مینبەر یان لە مەدرسە شەرعیەکان یان لە سەحوە و دەعوا دەستیان هەیە. ئەو مامۆستا ئازیزانێکە لە خزمەتی جەنابی مامۆستا پەروەردە بوون کە میراتگری ئەون و مجازی دەستی ئەوونیان ئەوتە ڕۆژێک لە ڕۆژان لە خزمەتی مامۆستا زانستە شەرعیەکانیان خوێندووە یان ئەوەتە پەروەردەیەکی وای کردوونکەوە کۆڵ نەدەن وەکو مامۆستا سەید ئاسا تا ئەو کاتێک کە گیانیان بەرەو ئاسمانەکان لە شەقای باڵەدا. لەگەڵما من بێکەوە تەواوی وتە ئێوە مامۆستا ئازیز و خۆشەویستانەکە لە بەشی دووەمی بەرنامە بۆ ئێوەی ئەزیز و خۆشەویست دوان دوومانە ئێوەش لەگەڵمانە بینەر و بیسەرمان بن لەگەڵما بن. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سەلام و ڕەحەمات و میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشەویستان لە بەشی یەکەمی بەرنامە لە خزمەتی ڕێزار جەنابی مامۆستا جەلالەدین تا ئێرە هاتین کە جەنابی مامۆستا بڕوانامەی زانستی وەرگرت. جا ئێمە دەمانەوێت خودای یار بێ لەم بەشەیە قۆناغی دووەمی جەنابی مامۆستا دەوە ئەوەی کە ئیجازەی علمی وەردەگرێت بزانین مامۆستا و میحراب و مینبەرانە کامانن لە کوێن کە وەردەگرێت و دەور و ڕۆڵی جەنابی مامۆستا لە حجرە و مەدرسە شەرعیەکان لەکوێ و چەندە لە خزمەتی حجرە بوو ئاخۆ مامۆستا دابڕا یان ئەو قوتابیانەی کە مامۆستا لە خزمەتیانە چۆن دەڵێ بڕوانامە وەرگرتیان تا خوێندویانە کامانە بوون زیاتر ئەو شوێنانەی کە مامۆستا تەدریس تێکردووە شوێنەکانی و ساڵەکان شەگەر لە یادی بێ زۆر باشە بمانن باس بکات جەنابی مامۆستا لە خزمەتی ڕێزار جەنابی مامۆستا ئەو پرسیارانەکەی مامۆستا دیسان و سەلامی خوای گەورە لەسەر لە حەڵقەی یەکەمی بەرنامە باسی ئەومان کرد کە مامۆستا 55 بڕوانامەی زانستی وەردەگرێت. دوای ئەوە لەکوێ مامۆستا میحراب مینبەر وەردەگرێ و ئاخۆ لە پاڵ ئەوەیە مامۆستا تەدریس و حجری هەبوون یان چۆن بوون. پاشوەی کە ئەرزم کردی لە دوو ئیجازە وەرگرتووە 50 لە 54 ئیجازەی دووەمەرەگرێ دێتە گوندی تەپی سەفا کە حاجی هەیەت مامۆستا عەفو هەر بە ئەوە کە لەسەرمان بەهەڵە نەڕوا ئێمە ئەوەی کە لە کتابەکەشە مامۆستا عەبدوڕەحمان نووسیتێ 55 باسەکە کە ئیجازەی دووەمی لە خزمەتی مامۆستا مەلا محەممەدی مەلا بەها وەردەگرێ. ئەو خلافەت چی هەیە 54 و 55 بالضبط 54 لەسەر ئیجازەکە 54 نووسراوە بەس لە 55 چوەتە تەپی سەفا مەدرسەکەی داناوە بۆتە خەتیبی ئەوێ یەکەم مزگەوتی تەپی سەفا بووە. بەڵێ گوندی تەپی سەفا کە دوو گوندی تەپی سەفان تەپی سەفای سەر و تەپی سەفای خوارو لە وەختە باوکم بەڕەحمەت بێ چوەتە تەپی سەفای خوارو مامۆستا عەزیز لە تەپی سەفاکەی تر بەشی عەزیزی پارەزانی دەرەجاتی عالی بێ ئیتر لەگە باوکمان زۆر تێکەڵ و زۆر هاوڕێی سەمیمی بوون تا ئەوەی لەوێ بووە لە 59 تەپی سەفای بەجێ هێشتۆ بۆتە معلم. پاشەوەی کە باوکم چێتە ئەوێ ئیتر دەستی کردو بە ئاوادانکردنەوەی مەدرسەکەی و لەبەرەوەی حملە ئاسی علمی باڵا بوو لە هەموو کوردستاناتەوە چایەتی لە ڕۆژهەڵاتەوە لە سلێمانی و لە دەڤەرەکانی ترەوە هەموو شێدانی علم لێ کۆبوونەتەوە تەڵەبەیەکی زۆر فەقیهێکی زۆر کۆبوونەتەوە لە مەدرسەکەی لە خزمەتیە خوێندویانەیە ڕاستەخۆ و مستەعیدی ئەو کوشختە لە مەدرسەکە بەهرەمەند بوون لەو مەرحەلە تا 100 تەلەبە لە خزمەتی پێگەیوە حدودی لە 55 تا 78 لە تەپی سەفا ماوەتەوە سەرەتا کە چوەتە ئەوێ مزگەوتەکە مزگەوتی ڕسمی نەبووە دواتر ئەو قاف وەریگرتووە مزگەوتەکە سیستەمی و کاتە جواب بکە قاف هەر مزگەوتێکی وەرگرتایە بە مسابقەیەکی علمی ئیعلانەکرا ئەو شوێنە شاغیرە مامۆستای شایستە چون تەقدیمیانەکرد مسابقەیانەکرد لە ئیمتیحانە چێ دەرەجە زۆری باە ئەو شوێنی پێدرا یعنی مامۆستا سەرەتا بە بڕوانامەی زانستی نەبووە پێش نەژووتار خوێن لەوێ بە بڕوانامەی علمی مەلایەتی کلاسیکی بۆتە مەلا ئەوە زمانە بەس بۆ خەڵکما بوو مەلا شادە نەبووە و تعدیلیش نەبوو سیستەمێکی لەو قافا شادەی زان مەلایەتی تعدیلەکرێ بۆ خوێندنی ئەکادمی ئەو وەختەوە نەبوو خەتیب چۆن تعینە بوو ئەچوو امتحانێکی علمی ئەدا لە مەجلیسی علمی ئەوقاف کە ئەو زمانە مامۆستا شێخ مستەفای
قەرەداغی مامی دکتۆر عەلی قەرەداغی و شێخ محەممەد خاڵ و کۆمەڵێ ئازانەی گەورە مامۆسای ئەو لیژنە ئەندامی ئەو لیژنە علمیە بوون باوکم لەوێ ئیمتیحانیا لەگەڵ کۆمەڵێ کەسی ترکە هاتوون تەقدیمیان کردەوە هەمان مزگەوت ئەبێ امتحان بدەن بەزان کێ دەرەجەی زۆرە باوکم لە 106 لە 120 دەرنمرە 120 بووە 106 هێناوە 106 لە 120 دەرەجەیەکی زۆر بەرزە بەشێتێ تاقیکردنەوەکە زۆر قرس بووە لە هەموو مادە علمیەکانە بوو لە نەحو لە صرف لە بەلاغە لە منطق لە تەفسیر لە حەدیث یعنی من ئێستا سوالەکانم دیهۆی سوالەکان خۆی بۆ ئامادە کردووە ئەو نەدەبێ لامان محفوظە ئەجا ئەو دەرەجە باشیێنەوە دوایتر بە ڕسمی تەعین بووە ئەو دەرسوە بەڵێ لەو کۆمەڵە ئەو یەکەم بوو و عادەتەن دەدراوە یەکەم ئەجا مەرسومی جمهوری بۆ دەرچوو خەتیبی لەو زمانە لە ڕیاسی جمهوری مەرسومی بۆ دەرچوو بە خەت بۆ شێوە مەزگەوتەکە بوو بە ڕسمی و باوکشم لێ بوو بە خەتیبی ڕسمی لە تا 1970 لێ مایەوە گوندەکە گوندێکی بچووک بوو ئەگەر چی لەو ناوە خوتبەی کە نەبوو هەموو خەڵکەکان هات نەبێ بەڵام جێی باسە لە وەختی امتحانە مامۆستا عوسمان عەبدولعەزیز ڕابەری بزوتنەوە دەرەجاتی عالی بێ زۆر تعریفی باوکم لای مەجلیسە علمیەکە کردووە کە زۆر زانایە زۆر خوێنەوار زۆر ئەهلی عیلمە لەوێ شێخ محەممەد خاڵ قازی بوو وەختە شێخ محەممەد خاڵ مەشهورە فەرموویەتی جا مامۆستا عوسمان مامۆستا ئاوە تووشاتی علمی بۆ دەی بۆ لەو گوندا لەوێ ماوەتەوە کاکە بە بێنین لەو قاف تەرتیبی بکەین بێتە خەتیبی مزگەوتی خانەقای سلێمانی بەس باوکم بە ڕەحمەتی وەفان بۆ ئاهلی گوندەکە و لەبەر ئێرتیبات و نزیکی لەگەڵ مامۆستا عوسمان و تێکەڵی ظاهرەن قسمت نەبوو لە وەختە ئێنا لە 67 تا خاڵەوەی پێوتوە توتی بابێنە بگەنە خەتیبی مزگەوتی خانەقای سلێمانی تەپی سەفا ئەوەندە بچوو بوو مامۆستا هەموو قوتابیت چۆن لێو کۆبوونەوە والله خەڵکەکە خزمەتی بە سەدان قوتابی لەوێ لە خزمەت ئەخشنی هەمووی بەیەکۆ بەڵێ تەناوی بوون کۆمەڵک هاتوون کۆمەڵک چوون ئەوە بە مەجموعی ئەوجا زۆرە لەمانە شایانی باسە لەو خزمەت یاگەیونەتە حەدی ئیجازە وەرگرتن بەڵام باوکم بە ڕەحمەت بێت تەواضوعاً زۆر تەواضوعێکی علمی جەمی هەبوو ئیجازەی پێ نەداون نردوونی بەلای مامۆستا محەممەد مەلابەها لە مامۆستا لە ساڵە لای مامۆستایانی خۆی یەکەم ئیجازە یابێتی لە ساڵی 90 دای لە ئێران لە ئۆردوگای کامێرە ئەوجار پاشەوەی کە لە یەتە لە 1970 دێتە هەڵەبجە ڕسمی نقلی هەڵەبجە مەدرسەکەی گوێزێتەوە بۆ مزگەوتێک کە خۆی ناوی مزگەوتەکەی نا بەناوی مزگەوتی ئوسامەوە چکە باوکم منهەجی وا بوو تەشجیعی گەنجانێکرد ئوسامەش مەشهورە کە واضحە سەحابەیەکی گەنجی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕۆڵی لە سیرا دیارە تەیەمونم بەناوی ئەو مزگەوتەکەی بەناوی ئوسامەوە ناوناوە ئەگەر سەرەتایی بووە ناو نەنراوە تازە دروستکراوە بەڵێ حتا ناحیە یەکەم مامۆستا ئەو بوو کاتێ بەڵێ لە قایم قامێت باەن کردو کە ناوی کی لێ بنێن فەرمیدیم خۆ ناو بانگیشم داوە بەگوێ ناو ئوسامە ئەوجا لەوێ مەدرسەکەی سەر لە نوێ کۆمەڵێکی تر فەقێ لی کۆ بنەوە لە هەموو لایەکەوە تا عەفەن سەرەتا لە مزگەوتی بیلال مزگەوتی ئوسامە تەواو نەبوو لە مزگەوتی بیلال یەک دو ساڵی لەوێ بوو تا مزگەوتی ئوسامە تەواو بوو لەوێش مەدرسەی هەبوو لەو فەقانەی کە لەوێ خوێندویان کۆمەڵێک بوون لەوانە بە ڕەحمەتی مامۆستا ئەحمەد ڕازی لەوێ خوێنوێتی لە خزمەتیە مامۆستا عەبدوڕەحمانی وەڵەسەمت کۆمەڵێکی تر دوایی مزگەوتی ئوسامە تەواو بوو مەدرسەکەی گواستەوە مزگەوتی ئوسامە تا کیمیابەرانی هەڵەبجە بەردەوام بوو لێش کۆمەڵێکی زۆر فەقێ لە خزمەتیە خوێندویانە دوایش کە ئاوارە بووین شوێنە پاش کیمیابەرانی هەڵەبجە شوێنە سنە لە مزگەوتی ئاغا حەبیڵە کە مزگەوتێکی خەنجیلانی جوان بوو لە شارعی نمەکی لە سنە لەوێژ مەدرسەیەکی خێرا پێکوە ناو کۆمەڵێکی زۆر فەقێ لە خزمەتیە خوێندویانە لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ئێران و تەنانەت لە مەنتقە سونی نشینەکانی بەندەر عەباس و تاڵوش و ئەوانەش فەقێ هەبوو. جا لەبەر ئەوە کۆمەڵە ئیمتیازی هەبوو ئەو مامۆسایە لە کەم مەلا بوو بێ مەلا مۆفەقە بن لەوە عالم بن مدەڕیز بن بەڵام لەوە کە کاروانچی بن و لە کار و کاروانی سەحوی ئیسلامی واتە مڕەبی بن و جوندی بن و پلەکانی جوندیەت و قیادە ببڕن ئەوە لە ناوازەکانە مامۆسا لە چڵەپۆپەی ئەوانە بوو کە جگە لەوە عالم بوو عامل بوو سابر بوو داعی بوو مڕەبی بوو و کۆڵی نەدا یعنی من بیرم دێ پێش ئەوی وفات کە نەخۆشش بوو چوو بۆ کەلار لەوێ جەولەیەکی کرد و بانگوازێکی زۆر بچاکی کرد و وتاری زۆریدا ئەوجا بەو شەکەت و ماندیە لەسەر ئەو ئەساسە هاتۆ لە ماڵە وفاتی کرد یعنی تا ئاخر لەحزە کۆڵی نەدا یعنی ختامەکەیشی میسک بوو لەبەر ئەوە مامۆسایەک بوو بە معنای کەریمە مامۆسا بوو جگە لەوە سەید و بنەماڵە بوو و جێدەسی دیارە لە کوڕە چاکەکانیان لە مامۆسا عەبدوڵڵا مامۆسا جەلالەدین مامۆسا محەممەد مامۆسا عەبدوڕەحمان ئەوانە هەمووی
شۆڕەسواری مەیدانی خەبات و دەعو و عیلم و معریفەن هەرێکی بۆ خۆی ڕەمزێکن و ئەسێرەیەکن بە ئاسمانی زانست و زانیاریەوە. مامۆستا دەکرێت پێمان بڵێ مامۆستا چ وای کردبوو کە جەنەی مامۆسا وەکو داعیەکی سەحوە و داعوە بەو شێ لە هەم کایەکان دەستی هەبێ وە کۆڵیشندا و بەردەوام بێ. خوا کردی ئەو منتیقی هەڵەبجە و ئەو مامۆسایانە بە پێچوانەی زۆربەی مامۆسەکانی شارەکانی کەرکووک و سلێمانی و هەولێر و ئەمانە هەرزوو پیت و بەرەکەتی ڕابوونی ئیسلامی و بانگەوازی ئیسلامیان پێگەی مامۆستا محەممەد محمود سەواف کە دامەزرێنەری بانگەوازی ئیخوانە المسلمینە لە عێراقا ئاشنایی هەبوو لەگەڵ ئەو بەڕێزانە مامۆستا ساڵحی تریفەیی مامۆستا عوسمان مامۆستا عومەر مامۆستا مەلا سیدیق و ئەوانە هەمویان بە ڕەحمەتی خوا چوون ئێستا مامۆسایش بە دەوری ئەوانە بوو هەر واتە هەر لە سەرەتای ئەو سەحوە لە پەنجاکانەوە ئەم بانگەوازەی پێگەیی و بوو بە جوندی و ملتەزیم بوو هەر لە ئەو کاتە کە تازە تەخەڕوجی کردو گەنج بوو و تازە بۆتە مەلا هەر لەو کاتەوە بۆتە سەرباز و شاگردێکی ئەم کاروانە پیرۆزە و کاروانچێکی کۆڵنەدەر و تێکۆشەر بوو تا ئاخر هەناسەی ژیانی لێوە ئیتر لەو کاتەوە بە یەک بوچان هێنای تا وفاتی کرد ینی سەرەتای باش کۆتایی باش. مامۆستا تەڵەبەت یەکجار زۆر لە خزمەتیا خوێندویانە 150 مامۆستا بەس لە خزمەتیان وجازان وەرگرت ینی چۆن دەڵێت تێکەڵ چێشەی ئەومالۆکەی مامۆستا چەندە پێویستە مامۆسایانی ئەم ڕۆژمان ئاوەکو جانەی مامۆستا کە چاوی لێکۆن کۆڵ نەدەر بن بەوەی تەنها لە کایەکەوە خۆیان ئیکتفا نەکەن بۆی لە خزمەتی داعوە و سەحوەدا لە حوزرە و مەدرسەکانیشا هەر بەردەوام بن. فعلا یعنی بەڕاستی ئەگەر زانا هەڵگری عیلم بێ بە تەنها پێناوتی عالم ئیمامی غەزالی بە ڕەحمەت بێ ناوی ناو نیوعاء العیلم یعنی وەکو سیدیەک وەکو شریتێک ئەوان وای ناوەناون ئەو زەمانە لە کتێبی ئیحیا علوم الدین کە بابێکی دوور و درێژ و مفەسەلی تیا دەربارەی عیلم و عولەما و عامل و عالم و ئەمانە ئیتر بەڕاستی حەقە بەڵکو حەیفە ئەگەر ئینسان عالم بێ هەڵگری علمی و میراتی پێغەمبەر بێ عليه الصلاة والسلام بەڵام سێبەری نەبێ بەڵام سەهەندی نەبێ بەڵام جێدەسی دیار نەبێ بەڵام ئاسواری دیار نەبێ بەڵام لەناو کار و کاروانی دەعوە و ئیسلام و پەروەدەدا قائیدێک نەبێ باوکێک نەبێ باپیرە نەبێ شێخێک نەبێ حەیفە عالم شێخ نەبێ ئەوێ بۆچی کابرایەکی عەوامی نەخوێنوار بێ بە شێخ و خەڵک گومڕا بکاو سەر لە خەڵک بشێوێنێ و پارە پەیاکە بە ناوی دینەوە بەڵام لەولاوە عالم خەڵک نەیناسێ خەڵک مەرحەبایی نەکە حتا بۆ بەژەوەندی دنیایی ئەبێ مامۆسا داعی و عامل بێ و ئەبێ بانگەواچی بێ و ئەبێ چرایە بێ لە ناو میلەتە نەک خوا نەخواست بێتە خەریفە و دێوانە و بە دەوری شێخێکی عەوامە بخورێتەوە و ئەمانە بەڕاستەوە کارە ساتە. مامۆستا بەڕستان چۆن دەڵێ مۆڵەت پێدراوی زەنای مامۆسای مەرحوم بوون ئەوەندێک کە لە خزمەتیا بوون زیاتر تەوسەی ئامۆژگاری لە بۆ ئێوەی کە با بڵێن قوتابی ئەو بوون لە خزمەتی ئەو بوون زیاتر تەوسەی چی دەکردن تەنها ئەو کە تەدریس و تعلیمەکە بڵێنەوەیانەوە تا خۆتان بە بەرپرسیار و هەڵگری ئەو پەیامە بزانن. والله هەر بۆکو وتم مامۆسا ئیمتیازەکەی ئەوە نەبوو کە عالم بوو چونکە عولەما زۆر بوو بەڵام ئیمتیازەکەی لەوا بوو کە عامیل بوو واتە ڕۆحێکی داعی و سەحەوی پێبوو و بەڕاستی من جوندیەتێ لەو پیاوەم بینیوە لە ناو کاروانی ئیسلامیە لە خەڵکی عادیشم نەبینیەوە چ جای عولەما گەورەکان ئەمە ئەم پیاوە جگەرەوە شخصێکی گەورە و مستەقیم و مبارەک بوو بە چۆکۆ دائانش بەرابەر بە هەندێک مامۆساکە سەرن لە سەحوی ئیسلامیە و لە داعوەدا یعنی ئەو جوندیەتە و ئەو ئیلتیزامە و ڕۆحسووکیە ئەو ڕۆحسووکیە کە ئەم بینی ئەو جوندیەتە بەڕاستی زۆر ناوازە و زۆر کەمە کە ئینسان لەو ئاسا عالم بێ و بۆ عمر بێ بەڵام جوندی بێ وەکو جوندیەکی تازە پێگەیشتی وەکو مڕەشەحێ وەکو نەسیرێک ئاوا بوو ئەوە من بەلای من و ئەگە بڵێن گەورەی مامۆسا زیاتر لەکوێ ئەڕم لەو جوندیەتایەتی بۆیە ئەو جوندیەتە وای کرد هەمووشە ئەو بای شەماڵە دانشی نەبوو سرەوتنی نەبوو کەسێ زۆر ئازا بوو چونکە ئەو کاتە دنیا هەمووی شوعی بوو بەرگەی ئەو شارە زۆرە فور لە شوعی بە تەنها مقاومەی ئەکرد و لە زۆر بوارەتریشا لەگەڵ مەلاکانیشە سەبری ئەکرد ئەوە نەبێ هەموو دنیا بەدڵی ئەوە بێ.
ئەوەی کە من ئاگادارم لەبەرەوەی کە من ێستا هەر خوا و شەرەفی پێداوم هەر مامۆستام لە حوجرەی مامۆستا لە ساڵی 2005 لەوێەوە دەرسەڵێمەوە هەر لەو حوجرەی ئوسامە ئەو شوێنەیەمە الحەمدوللا کە فێری عیلم و زانیاری و زانست بووین تێدا لەوێ سەدەقەیەکی جاری مامۆستاین ئەم بەیانیە لەگەڵ مامۆستای قسەمان نەکرێ ڕۆشتم بۆ دەوام عەرزم کردوتم خەڵک کە وەفاتەکە خواخوایەتی کوڕێکی ساڵحێک دوو مناڵی ساڵح هەیە بێ دوعای بۆ بکەن دوای خۆی مامۆستا بە سەدان منداڵی هەیە کە دوعای خێری بووەکە و سەدەقەی جارەی مامۆستان بەڕاستی کە بۆی ئەچێت بۆی الحەمدوللا مامۆستا وەکووتم نزیکەی 150 کەس مامۆستا لەلای مامۆستا ئیجازەیان وەرگرتووە مامۆستای گەورە گەورە وەکو مامۆستا عومەر ڕێشاوی کە یەکێکە لە مامۆستا ناسراوەکانی ئەم دەڤەرە و لە کوردستان هەر مامۆستا ناسراوە مامۆستا سەید ئەحمەد بەرزنجی ئەو هەر لەوانەیە کە ئیجازەی وەرگرتووە مامۆستا مەلا موسا لە خزمەتی مامۆستا خوێندوێتی ڕاستە ئەو موجیزی نەبوو بەس ئەوش هەر لە خزمەتی مامۆستا خوێندوێتی مامۆستا مەلا کەریمی کەلارمان هەیە هەموو ئەم مامۆستانەمە بەسم زۆرێک لەو مامۆستانە مامۆستای گەورە گەورە و ناودار لە خزمەتی مامۆستا بوون چۆکیاندا داوە و عیلم و زانیاری و زانست فێر بوون مامۆستا لە کۆتا بسیارشم لە خزمەت جەنابتانە سەربردەی وەرگرتنی بڕوانامەی زانستی لە خزمەتی جەنای مامۆستا بەڕەسان جیاوازەی هەبوو چۆن بوو من لە خزمەتی بووم طبعا دوور بووم لەم پەڕی شار بوو ماڵم خێزاندار بووم ئەو کاتە هەردوو منداڵمە بوو ئەچۆم لە حوجرانە ئەمامەوە لەبەرەوەی کە خێزان و ماڵ و منداڵمە بوو ئەگەڕامەوە بۆ ماڵەوە دوو منداڵمە بوو ئەو کاتە تۆزێ زوو هاوسەرگیریم کردووە منەت بە تەمەنی 18 ساڵی هاوسەرگیریم کردووە ترە دوو مناڵ هەبوو ئەو ڕۆژان دەرزمان خوێن لە ئوسامە گەڕامەوە بۆ ماڵ سعات 12 بوو ئەزانم دوو فەقی هاتن دایان لە دەرگا زانم دوو فەقی ڕەفیقی خۆ من تیان مامۆستا وتێتی لایە لە ڕێشی تاشێ بێ ئەو لاکەی نەتاشێ بێت بۆ حوجرە وتم خەیرە وتی وەڵی نازانم هەر ئەوەی بێمە و توانە بڵێ بە مەلا عەبدولحەمید زوو بگەڕێتەوە بۆ حوجرەیشم پێیەتی موعیدی دەرستان نەبوو نانە دەرسەوە بوو گەڕابمەوە بۆ ماڵەوە و ئەتر منش یعنی لەوە چی هەزار خەیاڵاتم کرد بێت چی بوو بێ چی ڕوویدا بێ بەرحاڵ نان و چای چی خۆی دابوو خواردمان و گەڕامەوە بۆ خزمەت مامۆستا ڕۆشتم شوێنێکمانەیە و کاتە خۆر لێ ئەدا تقریبیان بەرەو مانگی 11 ئەو ناوە بوو مانگی 12 یعنی تقریبان بارانباری بوو هەوا فێنێک بوو هەر لە بەردەمی مەطبەخێکمان نەبوو لە حوجدا لە بەردەمی مەطبەخەکە فەرشێکی دانابوو پشتێک و مێزێکی بچکۆلەی لە بەردەستا بوو کە دەرزی لەسەر شەرح کرد و کتێبی لەسەر خوێندەوە ڕۆشتمە خزمەتی و دانیشتم وتی مەلا عەبدولحەمید بڕۆ پرسکە بە ماڵ و منداڵت خۆت حازر کە بۆ بانیشار ئەبی بە مەلای بانیشار من هەر نەمەزانی بانیشار لەکوێیە ناوم نەبیست بوار بەڕاستی مامۆستا علومەکانت تەواو کرد بۆ کات علومەکان الحەمدوللا لە کۆتایی هەبووم وتم مامۆستا وەڵام من حەزم لێ زیاتر بخوێنم و خۆم پێم خۆشە و وتی تۆ ئەزانی یا من وتم وەڵا جەناب دەزانی دی قسە مەکە هاتمەوە بە ماڵەوە پرسم کرد و بەرحاڵ ماڵیش ڕازی بوون هاتمەوە مامۆستا لە خزمەتم ئەڕۆین دەوتی باشە خۆت حازر کە بەیانی ئەڕۆین بۆ بانیشاری افتتاحی مزگەوتەکە ئەکرێ ئیغاثە مزگەوتێکی کردبوویەوە لەوێ تقریبی 150 ماڵە بوون بانیشار ئێستاژە نزیکی 100 ماڵە بن ئەڕۆین بۆ ئەوێ من افتتاحی مزگەوتەکە و ئیجازەکەی تۆ بەیەکەوە ئەبێ ماشەڵڵا ڕۆشتێنێتە لەو کاتەم توێ تا 82کان هەبوو 12 نەفەری ئەگرت سیارە بۆکو ئێستا بە شێوازە نەبوو توێ تایەکانیانە و من عادەتەن مامۆستا لە پێشەوە سەرکەوت و منیش ڕۆشتمە دواوە بۆ زۆرێک لە مامۆستاکانمان لەگەڵمان بوون ئەوانە کە دەرزیان پێ ئەوتین ڕۆشمە دواوە دانیشتم ئاوا سەیری کرد سێری داوای کرد من دانیشتم وتی دا بە زەمان عەبدولحەمید ئەسەوەرە لای خۆم مامۆستایە لە تەنیشت دانیشتی دابەزە تۆ دابەزە با مەلا عەبدولحەمید بێتە لای من ئەتر زۆر وتم نابێ مامۆستا و مامۆستاوتی وەرە بەڵام مامۆستا حساب ئەوەی کردڕێ ئەو شوێنێک کە دەبێ مەلا لەوێت
جایز عرض دەکەم بەهەرحاڵ مامۆستای دابەزان چووە دواوە من هاتمە شوێنەکەی و ئیحراجی بوو بۆ من مامۆستام بوو ئەوی شەر وتی ناکرێت مەلای دێ لە دوای هینەوە بێ ئێمەکە ئەچین مامۆستا یعنی بەڕاستی ئەڵێم زەوق و سەلیقەیەکی عەجایبی هەبوو مامۆستا هەر لە دەرزوتنەوە و لە عیلمەکانە نەبوو بەڕاستی مامۆستا جگەل لە زانست و لە عیلمەکان ئاخر مامۆستا هەیە خوێنەوارە مامۆستا داعی بوو داعیەکی زۆر گەورە بوو یعنی داعیەکی زۆر گەورە بوو بەڕاستی کە ئەیزانی بە زمانی هەر شوێنێک کە ئەڕۆیشتە ئەو شوێنە ئەیزانی بە زمانی ئەو خەڵکە چ قسەیەکیان پێویستە کە قسەی بۆکردن داعی بوو لەگەڵ گەنجە لەگەڵ پیرە لەگەڵ ئافرەتە یعنی حکمە مەوعیظەی تیا بە یان ناڵێم مامۆستا بەس عالم نەبوو داعیەکی گەورەش بوو بانخوازێکی گەورەش بوو بەڕاستی بەو زمانەی ئێستا کە ئەوترێ بانخوازێکی گەورەش بوو بەڕاستی وەتی سەرکەوە بەهەرحاڵ ڕۆشتین ئەوێ مامۆستا قسەی فەرموو مێزەرە پێچایەوە بەسەرمەوە ئیجازە درا و نانی نیوەڕۆیان حازر کرد بوو جار بە قسەی خۆشیش بگەرمەوە لەم هینا بانی شار من بە شارەبان تێگەیشتە بووم کە ڕۆیشتین قوربان هەر سەیری باخی هەنار و چاوم بۆ باخی هەنار و بۆ ئەو شتانە ئەگێڕا بە شارەبان ڕۆشتینی تکاکە یانجابانی شاریش تازە هاتبوو خوارۆ لە دێکۆنەکەی هاتبوو خوارۆ حەد درەختی تیانە بوو تازە دێبوو لە دێکۆنەکەی خۆیان نەمابوو هاتبوو نەخوارەوە هەر بە حاڵ درەختیش تازە نێژرا بوو هەر سەوزایی دیانە بوو وەڵڵا هاتینەوە بەهەرحاڵ نانخورا و هەمتە ڕۆشتمە دواوە پەشیمان نەبێ مامۆستا هەمتر ڕۆشتم مێزەرەکەم بچوومە دواوەتی مەڕۆ ئەم نێشتوتی وەرە پێشەوە ڕۆژتن ئەو ساڵە کەم باران ئەباری گەشتی نەتەکێ بە بیرمێ و باران دای کرد تیمارە عەبدولحەمیدی ساڵم بەخوا مەلایەکی باشمان بوو هاتووە بەرەکەتە ئەوە بارانیش نەباری ئەو هات پەیقۆمی ئەوتانەیەنیش باری بەرەکەتی مەلاکەمانەوە بارانیش باری زۆر باشە بەرحاڵ قوربانی ئیجازەکەی ئەمە بەو شێوازە بوو لە خزمە مامۆستای تر ئیجازەمان وەرگرت و هەمیشە مامۆستا هەواڵی ئەپرسیم و ئەو کاتە جبەیشم نەبوو هەر بەڕاستی من مامۆستا جبەیەکی خۆی پێدام جبەکە تۆزێک کورت بوو بۆم تقریبی ئەگەشتا ئەمێم جبەکە ئەتە زۆر جار کە ئەڕۆشین بۆ پرسەوە بۆ تەعزیە عادەتی لادێ وایە ئەڕۆیشتی ئەتر مەجبور من شەر ئەو هەڵمەکرد بەمەم ئەمگر گوایە بە حساب درێژە تێ بزرکەی کە ئەڕۆشتم لە پێشی خەڵکەکەەوە بۆ تازێ بەشتێ دائیمەن هەڵم کرد بوو لێرا گەسە بووم بە حساب یعنی ئەو کاتە گرانی دەبێ ئەو جبەت مابێ مامۆستا نەوەڵا بەداخەوە ئەوکو بەرەکەت دەبێت لات نەوەڵا بەداخەوە نەما بەڵێ بەندە جاری تریش بە خزمەتی گەیشتوم مامۆستا لە وەختانە کە خەڵک لیان ئەقەومە و هاتبوون بەو دیوە هاتن بەو دیوە مامۆستا ئەچوو سەری ئەدا لەو هەموو خەڵکەی کە ئەهاتن لە ئۆردوگاکانە بوونایە هەر کوێکا بوونایە بەندەش جارێک لە خزمەتیان ڕۆشتم بۆ ئۆردوگایەک خەڵکێکی زۆری لێبوو مامۆستا ئامۆژگاری زۆری کردن بتوایێتە هەر کوێیەکیش هەوڵی ئەدا نەسیحەت و ئامۆژگاری زۆر باش بە پێ ڕۆژگار و پێداویستی ئەو خەڵکە ئەو ئامۆژگاریانە بکە ئەلبەتە لەبارەی مامۆستا و قسەی خۆشیشی تیاابێ باشە مامۆستا پیاوێکی بچووک باڵا بوو تقریبان بۆ ئاگداری جەنابیشتان تەواوی ئەو علومی کە خوێندووی هەمووی لەبەر بوو بە شێوەیەکی زۆر چاک ئەیزانین فەرمووی لە بەرقەڵا ئەمان خوێند بەرقەڵا دەیەکە لە مەریوان فەرمووی لەوێ ئەمان خوێند لەسەر بانی مزگەوتە کەپرێکمان کردبوو کوڕێکم لابوو پیاوێکی باڵابەرز سێعەلی ناوبوو باڵابەرزێکی گەورە و ئەم جارە هەندێک جار کە دەرسەکانی ڕەوان کرد ئەکەوتمە شوێنی وەکو بۆ لێدانی و ئەمانە ئەیود مامۆسا مەکەورە شوێنمیسە خەڵگەڵێن ئەو مناڵە شوێنی ئەو فیلە کەوتووە لێدا هەر لەم شارە پیاوێکی بەڕێزمان هەیە مامۆستا ئەحمەدی شافعی مامۆستا ئەحمەدی شافعی یەکێکە لەو پیاوە نەجیبانەی کە من وێنەیم زۆر کەم دیوە یا هەر نەمدیوە هەنی ئینسانی ئەوەنە نەجیب ئینسانی ئەوەنە شەریف بچێتە ئەو مامۆستا
لە هەر تعزیەکە بێ ئینسان وازانە خۆی خاونی تعزیەکەیە ماوەسا خاونی تازیەکە ئەچێتە بە میوانی و ئەزانی خاوەن ماڵەکە ئەوە خەڵک داوەتەکە و شت ئەنێرەتە بەردەمی و ئیتر ئەوە حیسابی کتابین یان ئینسان لەسەری بڕوا کتێبێکێوێ جارێک لەم بازاڕی سلێمانیا بارانێکی زۆر ئەبارێ مامۆسا نەجمەدین و مامۆسا ئەحمەد ئەیانوێ لە جادەکە لە جادەیە پەرنەوە بۆ ئەو بەرەوە مامۆسا ئەحمەد بە نەجابەتەکەی خۆی ئەڵێ مامۆسا تۆ پێڵاوشت دامەکەنە بێرە کۆڵی من ئەوش ئەڵێ باش ئەچێتە کۆڵی و مامۆسا ئەحمەدیش خۆی پێڵاودا ئەکەنێت و خۆی هەڵەکات و تێئەپەڕن بەسەر ئەیانوێت پەرنەوە بۆ ئەو بەرەوە کوڕکاڵی سلێمانی کە تەماشایانەکەن ئەڵێ مەلا لە کۆڵ مەلا بێ مەگەر قەزا لە لای خوا وەڵاهی مامۆسا علمێکی تایبەتی تری بوو لە زۆربەی خەڵک یانە لە زۆرێ لەو کەسانەی کە عالم بوون و دەرسیان و تۆتۆ مامۆسا ئامادەتر بووە لە زۆرێک لە مەلاکان ناڵم لە هەمویان بەڵام لە زۆرێک لە مدەڕیسەکان ئامادەتر بووە چونکە هەرچێکی خوێندووە لەبەری بووە هەمووی ئاگا لێ بووە ئەم زارە زۆریش دڵسۆز بوو بۆ دەرزوتن و ئەو بابەتانە ئەمە بابەتێک گرنگترین بابەتی مامۆسا ئامۆژگاری و نەسیحەتەکانی بووە چوو بێتە هەر کوێک چوو بێتە هەر مەجلیسێ ئیلا مامۆسا هەوڵی داوە کە ئامۆژگاریەکی باشی ئەو خەڵکە بکە بە پێی ئەو ڕۆژگارە بۆ پێویستی ئەو ڕۆژگارە مامۆسا لەم بابەتانە ئیتر وێنەی زۆر زۆر کەم یا هەر نەبووە لە ڕووی زانستیەوە بەڕاستی مامۆسا ئەوە مامۆسایەک و زانایەکی زۆر هەڵکەوتوو و دیار بوو و ناسرا و لە کوردستانی خۆمان و لە کوردستانی ئەو دویش جێپەنجەی دیار بوو و حتا لەو ڕۆژەی کە بوو بە مەلا لە تەپی سەفا هەتا ئەو ڕۆژەی وەفاتی کرد بەردەوام حجرە و مەدرسەی ئاوادان بوو بە فەقێ و بە مامۆسایان حتا ئەو مامۆسایانەی زۆر جار ئیجازەشیان وەرگرت بوو لای کەسانی تر دەهاتنەوە دووبارە لە خزمەت مامۆستا ئەو دەرسانە ئەو عیلمانیان دووبارە دەخوێندەوە لەبەر لێهاتووی و شارەزایی مامۆستا خوای گەورە دەرجەی عالیکە لە ڕووی زانستیەوە زۆر هەڵدەگرێت بەس لە ڕووی مەسەلەن بوارەکانی ترەوە لە ڕووی بانخوازیەوە مامۆستا لە ڕووی بانخوازیەوە بەڕاستی ئەتوانین بڵین یعنی یەکێک بوو لە خەسڵەتە هەرە دیارەکانی مامۆستا یعنی هەموو غەمی ئەوە بوو کە ئەو دینە بە جوانی بە فەهمێکی جوان بگەێنێ بەو خەڵکە حتا بۆ زانان و بۆ غەیری زانان و خەڵکی ئاسایی بە زمانێکی ئاوا قسەیە کرد هەموو کەسێک لێی تی ئەگەی یعنی من بۆ خۆم چەندین سەفەرم کردووە لە خزمەتیە بۆ گەشتە دەعاوی و بانخوازیەکانی بۆ مەثەلەن شار و شارچکەکانی ئێرە لە کوردستان و لە دەرەوەی کوردستانی من دوو جار لە خزمەتیا چوون بۆ ئێران بەڕاستی و هەروەها لە کوردستانیش بۆ گوندەکانش حتا بۆ شار و چارچکان و گوندەکان من لە خزمەتی بووم بەردەوام مەجلیسی ئاوادان بوو بەردەوام یعنی ئەو خەڵکە بە تامەزرۆی گویان ئەگەر لە فەرمایشتەکانی مامۆساش حتا درەنگانی شەو جارێکە من لە پێنجێن چوینە ئێران لە پێنجێن لاماندا لە ماڵی مامۆسا محەممەد پێنجێنی یادی بەخێر بێ لەوێ هەتا درەنگی شەو لەگەڵ خەڵکەکە هەموو ماشەڵڵا هەموو ئامادە بوون لەگەڵ خەڵکەکە قسەی بۆ ئەکردن نەسیحەتی ئەکردن وڵامی پرسیارەکانی ئەدانەوە دوایەوە ئەوان تەوابوون ئەوجا مامۆسایانی ئاینی بە تایبەت جەلسەی لەگەڵاکردن و نەسیحەت و ئامۆژگاریەکردنەوە وەڵامی پرسیارەکانی دەدایەوە جەنابی مامۆستا لە ڕووی بانخوازیەوە یعنی وەکو عەرزم کردی هەتا ئەو ڕۆژەی کە وەفاتی کرد مامۆستا یعنی وتاربێژ بوو وتاربێژێکی سەرکەوتوو و حتا لە کاتی ڕژێمە یعنی تەنها ئەو وتاری مابوو ئەوان تر هەمووی قەپات بوون بە تاقیتەنی ئەو وتاری ئەدا و یعنی بەردەوام وتارەکانی جێی ئیسفادە بوو و خەڵکێکی زۆر ڕووی تێگەر لە مزگەوتی ئوسامە و جگەل لەوەی دەرسی عەسرانی هەبوو بە تایبەت ڕەمەزانان و جگە لەوە کوتم یعنی گەشتی بانخوازی هەبوو بۆ دەڤەر و شوێنەکان یعنی هەموو غەمی ئەوە بوو ئەو دینە ئەو ئیسلامە بە شێوازێک و طریقەیەکی جوان پێشکەش بۆ خەڵکە بکە ئیسفادەیەکی زۆر بگەێنێ بۆ خەڵکە و حتا ئەخیر جار کە ئەخیر سەفەری کردی بۆ دەڤەری دەربەنی خان و کەلال و کفری ئەوانە دوایەوە کە گەڕایەوەی تووشی و نەخۆشیە بۆ وەفاتی کرد هەر لە گەشتێکی بانخوازیە بوو یعنی هەر بۆ ئەو کارە چوو بوو کە خزمەتێکی بانخوازی بگەێنێ ئەوجا بەڕاستی مامۆستا کەسێکی ماندوو نەناس بوو کەسێکی خەمخۆر بوو یعنی پش و ئیسراحەت و ئەمانەی نەئەزانی
چد لە بیرمایە لە ذکرایەتەکان لە یادگاریەکان کە لە خزمەتی مامۆسابی هەم لە گەشت و گەڕانەکانتان هەمیش لە کۆڕ و کۆبوونەوەکان کە لە خزمەتیا بوون بینەوە ئێرە دیسان کاتینەوە لە ئێرن ئەمجارە مامۆستا سەر لە نوێ دەستی کردەوە بە خیتاب و بە وتار و بە پەروەردەکردنی قوتابیان و فەقیر اینجا سەرڕای ئەمانە هەمووی ڕۆڵێکی گەورەی هەبوو لەبارەی ئاشتەوایی و کۆمەڵاتیەوە زۆر جار من خۆم لە خزمەتی ئەچووم بۆ ئەو شوێنانە جارێکیان حتا لە بیرمە جارێکیان ئیمتیحان بوو ئیمتیحانی دووهەم من مدیری قوتابخانەیەک بووم لە ئیمتیحانەکان مدیری مەرکەزی ئیمتیحانەکان ڕۆژێک لەو کاتە لێبووینەوە لە ئیمتیحان سیارەیەک هات و پیاوێک وتی مامۆستا ئەم سیارەیە ناڕۆ بە شوێندا بۆ ئەوەی بێت لە خزمەتیا بچن بۆ خێڵی هەمە لەبێت ئاشتەوایەک هەبوو لەبێت ڕۆڵی سەرەکی مامۆستا بینی منیش لە خزمەتیا بوو زۆر جار لەو مناسبەتانە مامۆستا هەوێنی ئاشتەوایی بوو مامۆستا هەموو خەس گەورە و بچووک ئافرەت و پیاو قوتابی و مامۆستا حەزیان ئەکرد گوێی لێ بگرن و حەزیان ئەکردکەوە سوود لە خەس و کەوتی و وتارەکانی بگرن من خۆمێکم لەوانەکەوە ئەچووم بۆ مزگەوتەکە بە تایبەتی ڕۆژانی جومعە بۆ مزگەوتی ئوسامە گوێم لە وتارەکانی کە زۆر جار خوشکان و پیاوان گریان یعنی کارێکی ئەگەر هات بە چاویانە لە بیرمە جارێکیشان حەزەتی مامۆستای مەرحووم مامۆستا عوسمان عەبدولعەزیز لەوێ جومعەی کرد لەکوێ لە مزگەوتی ئوسامە جومعەی کرد هاتە جێ مامۆسای نوێژی کرد نوێژی کرد مامۆستا سەید نەجمودین ئیمام و خەتیب بوو ئەو کات یعنی گوێی لە مامۆستا سەید نەجمودینی گرت لە وتارەکە حتا لە پێشا لە حوجرەیەکە دانیشتین منیش لە خزمەتیان نابووین پیاویش لێ بالاکوون بازێ ئەو مناقەشەیان کرد لەگەڵ ئەو پیاوە باسی ئەوە ناکەم ئاراکردن بەس مامۆستای گەورە مامۆستا مەلا عوسمان ئەویش لەوە هاتووە بۆ گوێگرتن لە وتاری مامۆستا و لەوێ نوێژش بکات نوێژی کرد بۆیە مامۆستا بەڕاستی لە ژیانی خۆیان توانی چراخانێک بۆ خۆی دروستکە کە لە کاتی وەفاتیا هەموو منتیقەکە بەڕاستی خەمبار بوو هەموو منتیقەکە بە شێوەیەکی ماتەمگێڕی بەڕاستی بۆ پرسەی مامۆستا بەشداری ئەکرد کە ئەوە دەلا لەسەرەوەکە کە مامۆستا لە حیاتی خۆیان توانی مڵکی عام بێ توانی میراتگیری پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم کە توانی ئەو پەیامەی کە وەریگرت وەکو خۆی گەیاندی کە مامۆستا لە دڵی هەمومانە بەردەوام جێگەی خۆی هەیە من وەکو تایبەتی خۆشم یعنی لە خزمەتیا هەموو جارێ بە خزمەت تێگەشتم بە زمانە جوانەکەی خۆی بە ڕووەگەشەکەی خۆی ئەیوت کە ئابڕۆحان بەخوا من کوڕەکانی خاڵۆ ڕەحیمم هەمووتان خۆشە ئیش مامۆستا خۆشەویستیەوە لەسەر سەرمانە تاجی سەرمانە وای لێ کردی یعنی هەستە کرد لە دڵەوە خۆشەوی ئەو خۆشەویستیە بەڕاستی کاردانەوەیکێ بوو تۆ هەزار جار ئەو خۆشەویست هەزار جار بەڕاستی خۆت بەوە ئەزانی کە شکۆیەکە پێبەخشێت کە ڕێزێکی پێبەخشێت کە لە خزمەت یابووی چونکە لەم سەردەما بەڕاستی ئەو کەسایەتیانە کە شوێنیان خاڵیە هەنێک کەس خەڵکیان بۆ خۆیانەوێ بەڵام ئەوان خەڵکیان بۆ خۆیان نەئەویست خەڵکیان بۆ ئەوە ویست کە خزمەتکارێکی ڕێبازەکەی سەروەر بێ کە بتوانێت هەر کەسێک لە دەوریان کۆ ئەبێتەوە دایمە سوودیە بەخشی بە هەموو لایەک وەکو وتەیەکی ئەڵێ لە خزمەت دانا و زانایانە دانیشی دڵی گەرمە بێ بەڵام چایەکە سار دەبێتەوە
هەستە کرد لە خزمەت ئەو مامەسانە کە دانیشی بەردەوام سوود دەبەی بەردەوام چێژەبەی لەو دانیشتن و احترام و ئەدەب و وتانەی کە پێشکەشێکن ئەوانە بەڕاستی نمونەیەکی گەورە بوون کە باسی ئەم شاری شەکرێ بە تایبەتی هەڵەبجە گەورەی هەڵەبجە بە زاناکانیەتی گەورەی هەڵەبجە بە و تێکۆشەر و خزمەتکارانەیە کە بە نەبوونی بە نەداری خۆیانیان پێگەیاند لە سەردەمانێکا بە هەژاری ئەو مامەسایانە توانیوانە خۆیان پێبگێنن بەڵام هەر بە خۆیان نەوەسان توانیان چەندەها کەس وەکو خۆیان لە دوای خۆیان بەجێبێڵن بۆ ئێمە هەمومان قەرزاری چاکەیانین ئەیان قەینە سەر چاو هەمیشە ئەوانە ئەستێرەیەکی درەوشاون لە مێژووی ئەم دەڤەر و ئەم کوردستانە خوای گەورە مەقام و شوێنی بەرزکە ئێمە بۆ شەهیدێک کە خوای گەورە فەرمێ ئەوانە نامرن ئەوانە زیندون لای خوای گەورە ڕۆزیان پێدێ ئاخوو بۆ زانایەکی گەورەی پایداری وەکو جەنابی مامەسا شکۆ و ڕێزی ئەو چی بێ بە تاکید لەگەڵ سنفی پێغەمبەران و شەهیدان و پیاوچاکان و زانایانە بە تاکید لەو ڕیزەدا ئینشاءڵڵا ئەبینرێتەوە لە فیردەوسی ئەعلا خوای گەورە مەقامی بەرزترکە گۆڕەکەی پڕکا لە نور و نەوە و ئەولاد و قوتابیەکانی هەمیشە بتوانن شکۆی مامەسا بە بەرزی ڕاگرن چونکە مامەسا بەڕاستی پێویست بەوە کە ئێمە لە دوای وەفاتیشی مەدرسەکەی هەمیشە ئاوەدان و هەمیشە پڕنور و پڕبەرەکەت و پڕخزمەت گوزاری بێ بۆ هەموو لایەکمان. مامۆستا پێگەیەکی گەورەی هەبوو بەڵام ئەوەی کە گەورەی کردبوو مامۆستا لە ئاستی گەورەی پێگەکەیە بێ کۆمەڵە سیفاتی تر بوون یەکێک لەوانە مامۆستا عالمێکی بە معنای کەلیمە ڕەبانی بوو ڕەبانی بەم تەفسیرە کە هەیە بۆ ئەم ئایەتە قورئانێ لە سوورەی ئالی عیمران خوا فەرمێ وەلاکن کوونوا ڕەبانیینە بەچی ئێوە ئەبن بە ڕەبانی بەم دوو ڕێگایە بما كنتم تعلمون الكتاب وبما كنتم تدرسون ئەمە دوو قۆناغ لە خۆ ئەگرێ قۆناغی ئەخز و وەرگرتن قۆناغی عەتا و بەخشین مامۆستا هەردووکی لە یەک کاتە لە خۆیان کۆ کردبوویەوە بەبەردەوامی بما كنتم تعلمون الكتاب فێر ئەبن وبما كنتم تدرسون تدریسەکەن ئەوەی بیەوێ خولود و نەمری بۆ ناوی خۆی بهێڵێتەوە لە پاش خۆی هەر زیندوو بێ لەسەر زاران ناوی هەبێ و لە مەجلیسان باسی هەبێ ئەبێ یەکێ لەم دوو شتە بکە مباشر غێر مباشر و ڕاستەوە خۆ بریتێلەوەی کە فەقێت هەبێ و دەرسی پێ بڵێ تەلەبەت هەبێ و عیلمەکە بگەێنی ناڕاستەوە خۆ بریتێلەوەی تەلیف بکەی کتێب بنووسی مامۆستا لە هەردوو بوارەکە دەستی هەبوو زیاتر لە دەرسوتنەوەی مباشری فەقەکانی هیچ شتێک ڕێگر نەبوو لە بەردەم هاتنی ئەو بۆ حجرە و بۆ دەرسوتنەوە مامۆستاوی کە زۆر گرنگ بوو هەتا وەفاتیشی بەردەوام بوو لە فێربوون نەک فێرکردن فێرکردن پیشەی ئەو بوو بەڵام لە فێرکردندا نەبڕابوو ئەو پێی وابوو بۆ بەردەوامی لە فێرکردنی ئەوانی تر ئەبێ خۆمان لە فێربوون بووین بۆیە دەفتەرێکی بچووکی پێ بوو دائیمەن ئەم بینی لەو کاتانەی کە کاتی هەبوو لە دوای نوێژی عەسران بە تایبەتی کاتی تەدریس و ئەوانە نەمابوو هاتوچۆیە کرد و یا حەدیثێکی لەبەرەکرد یا شعرێکی پڕ لە مەعنا و جوانی ئەدەبیاتی کوردی و فارسی و عەرەبی لەبەرەکرد حتا ئەمان پرسی ماوەتە تۆمت بۆ چییە ئەوێت ئەمە شتێکە بەبێ ئەوە ئێمە ناتوانین حرەکەتی دروست بکەین ئەوە پێویستی و وزە و تینی ڕێگەکەمانە ئێمەشی تەشجیع کرد لە خزمەتی ئەو کاتی هێشتا من فەقێم و پێکەوە ڕۆیشتن بۆ تەپی سەفا نوێژی عەسر بوو یەکێک هات بانگیا و دوایە مامۆستاوەتی من تۆ قامەتکە من قامەتم کرد گەنجێک لێ و ناوی کاک عەبدوڕەحیمە لێرە وەسڵاومان هەیە بۆی پیاوێکی بەڕێزی نەجیبی ئەلحەمدولیلا مولتەزیمە وتی عەبدوڕەحیم گیان چۆرە پێشەوە وتی مامۆستا تۆ لێرەی مامۆستا تەها لێرەی من چۆرە پێشەوە مامۆستا بە جوە و مندیل و مێزەرەکەیەوە منیش وەک فەقەیە لە خزمەتیا بووم جامانەیەکم بەسەرەوە قامەتم کرد کاک عەبدوڕەحیم بەسەری ڕووتەوە چووە میحرابەکە نوێژ تەواو بوو خەڵکەکە هەموو لە دەورەیان دانی و مامۆستا خۆی لە میحرابەکە دانیشت و فەرمووی خەڵکینە بە پیاوە پیرەکان ئەزانن بۆچی عەبدوڕەحیمم پێشخست بۆ ئەوەی ئێوە بزانن کە نوێژ لە پشت سەری کەسی سەرڕوت و گەنجەوە دروستە من هەموو ڕۆژە لێرە نیم سبەینێ من لێرە نەبوو مەلا تەها لێرە نەبوو عەبدوڕەحیم وەکیلی ئێمەیە با ئەم مزگەوتە بێ جومعە و جەماعەت نەبێ ئەم بۆچونە چەند جوانە ئەم قودوایەتی ئاوا بوو بە دەرس بۆ ئێمە گەنجەکان ئاوا نازی هەڵئەگرتن
لە خزمەتی مامۆسای تر بەڕستان خوێندوتانە بەڵام پێی دوایە ئەوەی کە مامۆسا جیا دەکاتەوە لە مامۆساکانی تر ئەوان شەپیان بەرز بە بەڵام حتمما چۆن دڵێ هەندێک فەزلی لەسەر هەندێکتر هەیە ئەو خاڵانە چی بوو لە خودی مامۆستا هەبوون مامۆستا سید نەجوولین چەند خصوصیەتێکی تایبەت بەخۆی هەبوو بۆ ئەو سەردەمە توانم بڵێم لە مامۆستاکانی ئەوەی من بزانم سەردەمی خۆی جا ئەکردەوە یەکێک لەوانە ئەو هیممەتەی بوو کە ئیشارەیەکمان پێەیە جەناوی مامۆستا دانەبڕابوو لە وەرگرتن لە فێربوون لە خوێندنەوە مطالعە لە بەردەوام متابعەکردن و بە دوواداچوون زۆرمان بینیوە مامۆستای بەڕێز لەوەی ئیجازەی مەلایەتی وەرگتووە یا دەستی بە تەدریس و هەندێک شت گەیشتووە ڕەنگە جگە لەو کتێبانەی بۆ تەدریس بەکاریانێنێ دەستی بۆ کتێبێکی تر نەبردبێ بەس مامۆستاوان بوو ئەمە یەک دوو صفتێکی تری مامۆستا یا تایبەتمەندی ینی مامۆستا مطالعەی خارجی بغێ مطالعەی خارجی زۆر بوو ئاگای ئاویست ئەمەیان بڵێم ئێستا مامۆستا زۆر ئاگاداری حاڵەتی موسڵمانان و جم و جۆڵی کاری ئیسلامی دنیا بوو مامۆستا ئاگاداری سەحوە بوو مامۆستا پیاوێکی زیندوو بوو مەلایەتی خۆی قەتیز نەکردو لە میحراب نەخێر ینی لە دووی سەح و داوەش بەردەوام مامۆستا بۆ اعتیباری کە ئینتیمای هەبوو بۆ سەحوەی ئیسلامی لەسەر بە مەدرسەی میانە ڕەوی بوو ئەوە وای کردبوو کە ئەرچی زانی لەسەر خۆی کە دەبێ بەردەوام بێ مامۆستا ئاشنایەتی و پەیوەندی هەبوو بە مەدرسەی ئیخوان مسلیمینەوە و قیادەکانی ئەناسین ئاگای لە ئەدەبیات و کتێب و نووسینەکانیان بوو مطالعەیە کرد لە جەلسات و دانیشتنی ئێمەیە ئاماژەی بە قسە و باسەکانیانە کرد ئەمەم لێ بیستووە کە فەرموو ئەم قسە چەند جوانە پێشەوە حەسەن بە ناو توێتی من کاتم نییە تەلیفی کتێب بکەم بەڵام تەلیفی ڕیجالەکەم خەڵک دروستەکەم ئەوان پێ بگەن دوای ئەوان کتێب بنووسن مامۆستا خۆشی تا ئەندا لەسەر ئەم نەهجە بوو یعنی فەقی پێ ئەگەیاند و خزمەتی خەڵکی ئەکرد بۆەوەی خەڵک پێ بگا ئەمان بتوانن بە تەلیف بۆ یەکەمتر تەلیفی هەیە مامۆستا چەند کتێبێکی هەیە بەڵام زۆرتر مەژغوڵی ئەم باسە بوو مامۆستا داعی بوو بە نەفەس و هەناسەی دەعوەوە قسەیە کرد پێی خۆش و بچێتە تەعزیەکەوە بە بێدەنگ دانەنیشێ پەیامێکی خوشیاری و بێداری بۆ ئامادەبوان هەبێ بچوایەتە هەر مناسبەیەکەوە ئەو باسێکی خوا و باسێکی عەقیدە و باسێکی دین و ئەخلاقی بۆ خەڵکەیە کرد لە بیرمە پێکەوە چوونە لادەیەکەوە ئێوارە لە دیوەخانێک میوان بوون دانیشت بووین پیاوێک لە دێکەی ترەوە هاتوو بۆ ئەم مەجلسە پیاوەکە وەکو فکرە سەر بە ئایدۆلۆژیا شوێعیەت بوو ئیتر مامۆستا قسەی جوانی بە ئەو خەڵکەیە کرد و هەمویان سەرنجان لەسەر مامۆستا بوو ئەو ئەویست باسەکە بگۆڕێ هەر لە خۆوە مەسەرنەوی مامۆستا بەو ڕێگایە هاتم کوڕخۆمە ڕێگاکە جاران نەماوە دنیا پوش و پەڵاشە چۆنە وتی کاکە ئەو ڕێگا تۆ پیاەتی سەی وەکو تۆی بەڕێ کردووە یعنی ئەی بەدەوە باسی مردن و قبر و قیامەت و یعنی زۆر مامۆستا داعیانە مامەڵەیە کرد ئەمە خەسڵەتێکی تری بوو خەسڵەتێکی تری جەلای مامۆستا ئەوە بوو کە زۆر ئەهلی مەحەبەت و دڵی پاک و ساف بوو لێمان نەبیست وە غیبەتی کەسێ بکە ڕقی لە کەسی و لایەنێک بێ باسی خراپەی ئەم لایە ئەو لایە بکە خۆی مەدرسەی خۆی هەبوو سەر بە فکری مستەقیل و سەر بە خۆی هەبوو ئینتیمای بۆ جەمعی خۆی هەبوو بەڵام ڕێزی هەموو شانی ئەگرت زۆر بە قەدرەوە سەری مامۆستا مەلا عوسمان و مامۆستا بەڕێزەکانی هەڵەبجێ کرد وەکو ڕەفاقەت هات و چۆیان هەبوو تێکەڵی و سەردانیان هەبوو ڕاگۆڕینەوەیان هەبوو. مامۆستا سەید نەجمەدین بەڕەحمەت بێ مدیری مەدرسەی ئوسامە بوو لە هەڵەبجەی شەهید و منیش مدیری مەدرسەی ئەوەڵ شافعی و دوایی ناوەکەمان گۆڕی بۆ زەهاوی بووم لە ئەم کەلار و لەم مزگەوتی شافعیە یعنی منش مدیری مەدرسە ئەم مەدرسە بووم یعنی زۆر جاری وا بوو مانگانە یا وەرزانە لە سلێمانی لە مەدارسی شەرعی گەیشتین بە یەک و مناقەشاتی علمی و باسی منهەج و چۆنیەتی ئەم کارە و چۆنێتی بەرەو پێشبردننی علمی شەرعی و بەڵاوکردنەوەی لە ناوی خەڵکیە ئەمە لەمەوە زیاتر تەعارفمان بۆ دروست بوو جا من کە لە ساڵی 1970 لە خزمەتی مامۆسای بەڕێزم مامۆستا مەلا عوسمان ئەبووم لە هەڵەبجەی شەهید علمی ئوسولی فقه لب الأصول کە کتێبێکە ئەم خوێند لە خزمەتیە مامۆستا فەرمووی لە مانگی حەوتە ئیجازەت ئەدەمیە و تێمۆ لەگەڵیشتا بۆ دێکەی خۆتان وەکو ڕێزلێنانێک بەڵام هەڵگیرسانەوەی شەڕی بینی مەسەرا شۆڕشی ئەیلول و حکوومەتی عێراق ئەو ئاواتەی منی بەڕاستی لەبار برد و من نەمتوانی بەو ئاواتە بگەم و ئیجازە لە مامۆستا مەلا عوسمان وەرگرم ئەم قسەمە ئەمە غەرزی مامۆستا سەید نەجمەدینم کرد کەوا حەزەکەم لە باتی ئەوە حەزەکەم ئیجازەیەک لە خزمەتی ئەوە وەرگرم ئەویش بە خۆشحاڵیوە
یعنی خۆشحاڵی دەربڕێ و بڕیاریدا کە ئیجازەم بداتێ و چونکە ئەو وەختە بەڕاستی مامۆسایان ئیجازیان نەدا بە هەموو فەقێک ئللا فترەیەکی زۆر لە خزمەتیان نەیخۆندایە و یان بە تەعامل و هەڵس و کەوت و ڕەفیقایەتی ینی پایی علمی ئەو فەقییانە بۆ دەرنەکەوتایە ئیجازیان نەدا پێ بۆیە ئەوە بوو لە هەژدەی 1995 پۆلێک فەقێ لە خزمەتی مامۆستا سەید نەجمودینە لە مەدرسەی ئوسامە ئیجازیان وەرگرت و یەکێکیش لەو کەسانە کە ئیجازەی وەرگرت و ئیجازیان پێدا من بووم لە خزمەتیا ئیجازەم وەرگرت و بەڵام من لەسەر داوای خۆم حەزم نەکرد ناوی من بخوێنەوە لەو مەحفەلەیە بەڵام مامۆستا بە خۆشحاڵیوە ئیجازەی پێدان. مامۆستا ئێسمە لەو حوزرەی جەنای مامۆساین کە لە 1970ەوە بەڵێ تاکو 1970 بڵێ نزیشی بڵێ 19 ساڵێک جگە 3 ساڵی دابڕانی کیمیایی نەبێ بزە بڵێ نزیشی مامۆستا 20 ساڵێک لەو حوزرە بووە طبعا بەردەوام دەرسی تێدا گوتراتەوە بە سەرپەرشی جەنای مامۆستا مەرحوم پێم بڵێ ئەو بەرهەمانەی جەنای مامۆسای کە کۆن دەڵێ ئەوە نووسرای شمەکی شخصی وانە بەڵێ چۆن دەڵێ ینی وەکوم مێزەر و ئیدی ئەو ئەوانەی کە مامۆستا بەکاری هێناوە لە ژیان و ڕۆژانی خۆی کامانن لە سەرتاوە ئەمە هەندێک لە کەرس شخصەکانێتی ئەوە لەسەرەوە مێزەری لەگەڵ کڵاوەکەیەتی هەروەها ئەو محفەزەی کە زۆر جار کاغەزوشتی تێخست بابەتێک ئەگەر گرنگ وایە خستەنا ئەوە بەدەستیەوە ئەمە پاسپۆرتەکە لە ساڵی پەنجاکانە کۆتایی پەنجاکان دەریێناوە سەفەری حەجی پێکردووە هەندێکی بە پیان و هەندێکی بە سواری وڵاخ و هەندێکی بە سواری سیارە یەک مانگی پێچۆ تا چۆتە سەفەری ماڵی خۆی کردو چۆتە ئوردن و چۆتە بەیت المەقدیس و نوێژی لە بەیت المەقدیس کردو ساڵی 64 بەڵێ لە بەیت المەقدیس نوێژی کردووە مانگی پێچووە ئەوە پێنووسە دەستیەکانێتی کە ئەوی پێکردووە بەوە نووسراوی دەکردەوە بەڵێ زۆرێک لەوانەی کە بەردەوام ئەوی پێ بوو ئەو وەسیدنامەی تایبەتە بۆ ئێمەی خێزانی کە دەستنووسە تایبەتە ئەو وەسیدنامە دوو بەشە بەشێکی تایبەتە بە مناڵەکانی و ئێمە بەشێکی تایبەتە بە فەقیەکانی و قوتابیان و مامۆسایان و زانانیانی ئەو بەشی کە تایبەتە بە ئەوان ئەوە بڵاو کراوەتەوە بەستەوە بەشی کە تایبەتە بە بنەماڵە تایبەتە بە بنەماڵە ئەمانە کۆمەڵک دەستنووسن کە خۆی هەم خۆی دەستنووسی خۆینی هەم دەستنووسی خاڵ و مامەکانی کە خاڵە و مامەکانی زانای گەورە و بلیمەت بوون لێرە پاراستونی ئەمە دەفتەری بەرباخەڵی خۆیەتی لەگەڵ ئەمە ئەم دوو دەفتەرە بەردەوام پێی بوو بەردەوام ئەم دەفتەرانە خۆی هاتووە چی کردووە هەموو فەرمودە کورتانەی تیان نووسیوەتەوە بە سەنەد و بەڕاوی بەپی ئەبجەدی ڕیزی کردووە ڕۆژانە ئەمەی لەبەرە کرد یعنی پێش نووسنی ئەمەی بەدەسەوە بوو کاتێک کە ئەچووی هەڵە ساڵەخە ئەمەی بەدەسەوە بوو لەگەڵ لەحزەیە بەتاڵە بوو ئەم دەفتەرانی بەدەسەوە بوو لەبەریەکردن ئەمە دوو دەفتەرن بەس فەرمودەی کورتی تایە ئیتر لەگەڵ سەنەد و ڕاویە دەفتەری تریشیە بۆ هەرۆ کۆمە ئەمە ئەم دەفتەرە چییە بەس شعری شاعرانی تایە کوردیە و عەرەبیە و فارسی یعنی باوکم زۆر گرنگی بە بواری ئەدەبیشەدا بۆی شعرێکی زۆری فارسی لەبەر بوو عەرەبی لەبەر بوو کوردی لەبەر بوو ئەو دەفتەرانە بەردەوام ئەوە بوو بەردەوام بەدەستیەوە بوو لەم ئەخیرانی تەمەنیا باوکم بەڕەحمەت بێت چاوی زەعیف بوو بەعینەکە هێشتا زۆر جاشتی نەبینی بۆیە ناچار بوو زەڕەبین بەکاربێنێ وردوینێکی بەکارێنە بۆ هەو کتێبانەی کە نووسینەکانیان ورد بوو بە وەستەری کتێبیە کرد ئەمە ئیجازەنامەی عیلمیە ئەتوانم بڵێم مەرحومی باوکم یەکەم کەس بوو کە ئەمەی دایەنا دەفتەرچەیەکی دروست کرد بۆ ئەو مامۆسایانی کە لە خزمەتیان وڵەتیان وەرەگرت دەفتەرچەکە دوو نسخەی بوو نسخەیە لای خۆی هەڵەگرت نسخەیەکی دا مامۆساکە بەڵێ هەموو مامۆسایەک وەک لێرە دەفتەرچەکەی هەیە دیارە ڕوێنەی مامۆساکانی لەسەر لەگەڵ زانیاری هەمووی لەکەڵە بۆی لە شوێنێک گەر پێویست بوو لە بازگەیە لە شوێنێک ئێستاوانە ئەوانە ئەو مامۆستا بەڕزانە کە لە خزمەتی مامۆستا ڕۆنامەی وەرگرت بەڵێ هەموو لە خزمەتیەوە مامۆستا مەلا عومەری ڕێشاویەوە مامۆستا عەتای قوربانیە مامۆستا حامید مستەفایە مامۆستا تاهیر بامۆکی هەڵەبجە کەیەکێک لە پیاوە گەورەکان و ناودارەکانی هەڵەبجە مامۆستا سەید ئەحمەد عەبدولوەهاب لێرە تەماشاکەی هەموو زانیاریەکەی لێرە تۆمار کراوەکەی تەخەڕوجی کردووە لەگەڵ وێنەیەکی خۆی ئەمە داهێنانێک بوو کە مەرحومی باوکم داهێنا تا ئێستاش هەر دووبارە نەبووەتەوە لەلای خۆشیان هەیە مامۆستا بڵێ نسخەی لەوەی لای خۆشیان پارێزراوە ئەمانە کۆمەڵە کەرەستەی ترن عینەکەکەیەتی لەگەڵ چەقۆیەکی بەرباخەڵ کە بەردەوام پێی بوو قیبلە نما سعاتێکی باخەڵی کە ئەوستا مامۆستایان زۆر بیان پێ بوو بڵێ لەگەڵ ئەم مقەسە بەلایەوە زۆر پیرۆز بوو و لەسەری نووسیوە خۆی لەسەری نووسیوە
نووسێتی ئەم قەسە مەقەسی باوکی باوکمە هی باوە سەید ڕەسوڵە زۆر دڵم پێی خۆشە چونکە مبارەکە واتە مقەسە تەمەنی زیاترە لە 150 ساڵ دەستنووسەکە شەری خۆیەتی مامۆستا بەڵێ دەستنووسەکە لەسەر کەغازەکە نووسێتی ئیمزاشی کردووە نووسێتی بی پارێزن مبارەکە هەروەها مەرحومی باوکم لە هەر کە ئیجازەی مەلایەتی وەرگرتووە لە 55 یەکسەر چی کردووە حەزی کردووە حداسی ڕۆژ ئەو شتانی کە لە ڕۆژە ڕۆیە نە بابەتانی کە بەلایە گرنگن تۆماری کردووە لە چیە لە ڕۆژمێرە ئەو کات ڕۆژمێرە و ئێستا شەر هەیە تا ئەندازێک خەڵک بەکاری دێنێ هەموو ئەو شتانی کە لە ڕۆژە ڕوویەوە بابەتی جێگی سەرنج و گرنگ بوو بێ لە ناو ڕۆژمێرەکانە تۆماری کردو ئەم ڕۆژمێرانەی پاراستووە هەتا ساڵی وفاتی تا 2 ڕۆژ پێش 1 ڕۆژ پێش وفاتی تۆمار کردوتیان یعنی ڕۆژان هەر شتێکرد پێشاتێک هات بە کە شانی بازبا دەینووسی مامۆستا ئاشانی باز بووە گرنگ بووە لەوێ ئەینووسی تۆماریە کرد کە ئەم شتە ڕوویا و فڵان بۆن منە فڵان شت بێن ئەوانە هەمویانن مامۆستا بەڵێ بۆن منە تیا نووسیە لە شوێنێکان نووسێتی ئەمڕۆ شێخ عەزیزی هاوڕێم کۆچی دوایی کرد هەموو شتانی کە گرنگ بووە لەو ڕۆژمێرەکانە هەمووی تۆمار کردووە هەتا ساڵی 1990 1 ڕۆژ پێش وفاتی بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئێرە گۆڕستانی گوڵانە ئارامگەی دەیان و سەدان مامۆستا و زانایانی پێشەنجی داعوە و سەحوەی ئیسلامین یەکێک لەو کەڵە پیاوانەی کە هەموو تەمەنی لە خزمەتی زانستی شەرعیە بەڕێ کرد ڕێزدار جەنابی مامۆستا سەید نەجمەدین تاهایە ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ ئەو مامۆستا بەڕێزە لە سەرەتای 5 ساڵی تەمەنیەوە ڕۆشتە بەر مەدرسەی زانستە شەرعیەکان 20 ساڵی ڕێک بەبێ پچڕان مامۆستا تەنها زانستی شەرعی کۆ کردوتەوە لە 41 مەدرسەی شەرعی زانستی شەرعی خوێندووە لە باشوور و لە ڕۆژهەڵات لە خزمەتی 29 زانای پایابەرز لە سەردەمی خۆیان دەرسی خوێندووە ئەو مامۆستا عەزیز و خۆشەویستە 150 قوتابی لە سەردەستی مامۆستا بڕوانامەی زانستیان وەرگرتووە زیاتر لە 100 مامۆستای تریش بگرە کە جیا بەجیا لە خزمەتی مامۆستا دەرسیان خوێندووە مامۆستای بەڕێزمان لە ساڵی 1930 لە دایک دەبێت و لە 97 لە ساڵی 97 کە 67 ساڵیە تەمەنی پڕبەرەکەتی کۆتایی دێ دوجار گۆڕی بەڕێزان لە گۆڕستانی گوڵان ئەوە ئارامگەیەکەیەتی ئەلەو خاکە دەنێژرێ زۆر جار بینیویانە خەڵکی ئاوایی جەنابی مامۆستای مەرحوم بە چەندین جار لە کاتی جیا و چەند کەسانێکی جیا بینیویانە کە چەند باڵندەیەکی سپی لەسەر گۆڕی جەنابی مامۆستا نیشتون ئێمە دەخوازین و دەپارڕێنەوە کە مامۆستای مەرحوم کە لە خزمەتی دۆست و ڕەفیقەکانی لە بەرامبەریشی جەنابی مامۆستا مەلا محەممەدی مەلا بەها کە لە خزمەتی ئەوە ئیجازەی وەرگرتووە لە خزمەتەویشەوە نێژدراوە دەخوازین کە خوای گەورە بە میهرەبانی خۆی گۆرەکەی پڕکە لە نور و لە بەهەشتەکانی خوای گەورە لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکان و ساڵحانە حەشر بکرێ ئێمەمانش بەر شەفاعەتی ئەو پیا و باشانە بخات سوپاسی بینەری ئەوەی ئەزیز و خۆشەویستەکەی تا بێگەیشتنەوە بەخوای گەورەتان ئەسپێرم السلام علیکم ورحمة الله وبركاته